ئێوە چەند دوکاندارن بۆچی شەریکە دەڵێ دوکانەکەتان داخەن داواکاری شەریکەت چێ داواکاری ئێوە چییە؟ خۆی ئەو بازارە 2700 دوکانە بەڵام لە ئێستادا 450 دوکانی کراوەتەوە بە هۆکاری ئەوەی کە پرۆژەکە لە 2016ەوە ئفتتاح کرایە و تەواو نەکرایە 125 ئەو بازارە تەواو کرایە 450 دوکاندار کرایتەوە ئێستا حالیان ئەمڕۆکەش گردبوونەوەکەمان لەسەر ئەوەیە 30 دوکان قراری محکەمەی بۆ دەرچووە کە دابخرێتن و تۆپکلیلی لێ بدرێ و نان بڕاو بکرێ بەڕاستی گردبوونەوەکەمان لەسەوەی و ناڕازینە لەبەر ئەوەی چکە ئێمە 6 مانگە لە دوی ئەو کێشەیە کە نەگاتە ئەو حاڵەتە و ئامادە بووین کرێکانی خۆمان بدەین بەڵام شەریکە ڕەزامەندی دەرنەبڕیوە ئەوە هۆکاریەوە بووە کە ئەمڕۆ گردبووینەوە باشە سی دوکانە بۆچی داخراون کێشیان چێ دوکانان ئەم دوکانانە قەرزی کەڵەکە بووی سەردەمی کۆڕۆنای لەسەر خڕ بوویتەوە و نەیتوانیوە بداتن بەهۆی بارودۆخی خراپی گوزەرانی شعبەکە بەڕاستی میلەتەکە ئەم ساڵ خۆت دەزانی ینی بەڕاستی برسیە باشە تەنیا سی دوکان داخراون یان دوکانەکانی دیکەش داخراون چۆن قەرزەکان هەرچی دوکانەیە یان دوکاندارەکان دیکەش قەرزار هەموو دوکانەکان قەرزارن بەڵام ئەو سی دوکانە ڕێژەی قەرزەکانیان زیاترە لە سی وەرەقە تا دەفتەرێک و نیوی تێدایە ئەوان پەیتا سی دوکان چەند ساڵەکە خەریکن یعنی هەموو بازارەکە دابخرێ بە یەکجار بە هەمووان لێ ماوەڕۆژیرێتەوە نەیانتوانیوە ئێستا بە عدەدی کەمتر دەیانوێ وەربگرتەوە سی دوکان پێدا بێتن تا هەموو بازارەکە وەردەگرتەوە ئەوەیە کێشەکە.